بەناوی خوای بەخشندۆ میرەوان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نۆدی لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەم. ئازان و خۆشەویستان ئەو بابەتەی کە هەڵمام ژاردۆ و ئێوە سەرنج و تێبینی خۆتان لەسەری دەدوێن و لەبارەیەوە قسە دەکەن کێشەیەکی گشتیەوە پێویستە بە کۆمەڵگاوەی ژنەبوونی دەرمان لە نێو نەخۆشخانەکان و لە کۆگاکاندایە. دەزانین کە ساڵ لە دوای ساڵ کەرتی تەندروستی یەکێکە لەو کەرتانی کە لە ڕێمی کوردستاندا وەکو بابەتەکانی دیکە کێشە و گرفتی هەیە، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک لەو کێشانەی کە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە ئێستاش مەترسیە لەسەر هاوڵاتیان و دڵڕاوکی بۆ هاوڵاتیان دروست کردووە کەمی دەرمانە لە نێو نەخۆشخانەکاندا و بە تایبەتی تر لە نێو نەخۆشخانەی هیوادا. دەزانین کە ساڵ لە دوای ساڵ کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی ڕووی لە خراپبوون کردووە. لە زمنیدا بابەتی کەمی دەرمانێکێکە لەو کێشانەی کە تا ئێستا چارەسەر نەکراوە. لە ماوەی ڕابردوودا وەزیری تەندروستی ڕایگەیاند کە ئەو بابەتە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە، ئەوان بودجەی تایبەتیان بۆ تەرخان کردووە، بەڵام پەیوەندی بە پارەی نەختینەوە هەیە لە نێو باغەکاندا و بەشێکی زۆریشی پەیوەندی بەوە هەیە کە حکوومەتی عێراق پێویستە بەشێکی زۆر لەو دەرمانانە دابین بکات. لەگەڵ بوونی ئەم هەموو کێشانەدا کێشە هەرە گەورەکە ئەوەیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ ڕێژەی توشبووان بە نەخۆشی جۆراوجۆرەکان و بە تایبەتی نەخۆشی شێرپەنجە ڕووی لە زیادبوون کردووە و بە تایبەتی ئەمڕۆ کە بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی تەندروستی سلێمانی ئاماژەی بەوە کردکە نەخۆشخانەی هیوا تیایدا 1050 کەس پشکنینی بۆ کراوە کە لە نێویاندا 385 کەس لەو نەخۆشخانەیەدا داخڵ کراوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە. ڕۆژانە نزیکەی 600 کەس سەردانی ئەو نەخۆشخانەیە دەکەن بۆ پشتین کە ڕێژەیەکی زۆرەوە هاوڵەتێکی زۆر تووشی ئەو نەخۆشیە دەبێت. لەگەڵ ئەمەشدا کێشەیەکی گەوریان هەیە کە لەو نەخۆشخانەدا نەبوونی دەرمانە لە نەخۆشخانەکەداوە بەرپرسایی نەخۆشخانەکە چەندین جار ئاماژەیان بەوە کردووە کە پێویستە لایەنە پەیوەنددارەکان حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی ئاورێکی جدی بداتەوە لەو نەخۆشخانەیە، چونکە ئەو نەخۆشخانەیە تایبەت نییە بە پارێزگایەکەەوە بەڵکو نەخۆشانی پارێزگەکانی دیکەوە نەخۆشانی پارێزگاکانی عێراق و ناوەڕاستی عێراقیش پەیوەندی بەم نەخۆشخانە دەکەن و نەخۆش لەو نەخۆشخانەیە داخڵ دەکەن. لە ئێستادا بەشێکی زۆر لەو نەخۆشانی کە لەو نەخۆشخانە چارەسەر وەردەگرن ناتوان لەو نەخۆشخانەیەدا بخوێنەوە چارەسەر وەربگرن لەبەروی کە هیچ جێگایەک نەماوە کە نەخۆشەکان لەو نەخۆشخانەیەدا بن. دەچمە لای یەکەمی پەیوەندی مام جەوهەر لە کوێ وەردەگرم. مام جەوهەر سڵای خوا لێبێ. سڵای خوا لە جەنابێت. سەرچاوەکە مام جەوهەرگیان تۆ باشیت؟ یەکەمیان بەڕاستی کارەساتە بەردەوام تورکیا تەعەدا لە ملەتی کوردەکە. کەوابی تورکیا لە ئەساسا دژمنی سەرسەختی خەڵکی کوردە بۆ هەر چاپاسی کوردستان. مام جەوهەر بابەتەکەمان پێوەست نییە بەوە، بەڵام هەر دەتوانی دەزانم ئەویش ئێستا دێمە ئەویش هەر کێشەیەکە بەس بێگومان یەکێتی پارتی سێسەرۆکایەتەکە هەمویان بەرپرسیارەتی تەواویان سەشانە بێگومان ئەو خولوقاتەی کە تورکیا بەرامبەر کوردێکە. گوناحە ئەوانە سەرکردنە، گوناحە پەرلەمانە، گوناحە حکوومەتە، گوناحە سەرۆکایەتی هەرێمە، گوناحە یەکێتی پارتی حکومڕانی کوردستان دەکات. و هەروەها نەبوونی دەرمان و هەموو شتەکان لە پێش ڕاپەڕین هەموو شتەکە بوو، لە دوای ڕاپەڕین ئەوەی ناخۆش بوو بە کوردیا کرد. سەرەتا زۆر بوو، ئەنواع نەخۆشی زۆر بوو، دەرمان نەما، هەرچی ماڵی ئەو کوردەیە فرۆشتیان بە تاڵان، بە وەزارەتی ئیشغالێت بە سەدەی بێخمەت، هەمویان فرۆشتە پێناوی گیرفانی خۆیان. ئێستاش ئەوانە هیچیان لێ چاوەڕوان ناکرێ کە میلەتی کوردی پێخۆش بێت. ئەوە لەبەر چاوە وەکو ڕۆژی ڕووناکە. نازانم بۆ میلەتەکە قبوڵیەتی بۆ ناتە سەدزادەی و داوای حکوومەتی عێراق بکاتەوە بێتەوە، یان بە ئەمریکای برێ وەرکا کە لۆ خۆت حکومڕانیمان بکە لە دوو ئەو دەسەڵاتی بات باوازمان لێ بنن، یان بگەرنەوە سەر حکوومەتی عێراق یان حکوومەتێکی تازە دروستکە لە کوردستان بێلایەن بی بۆ ئەوەی خەڵکی کوردستان بکەوتەوە ژیانێکی خۆش، لەنا هەتا ساحەبی ئەو دوو حیزبە بین و ئەو سەرۆکایەتێ بین لەوەی حەڕە باشکردنا بین، خراپترشمان بەسەر دێ، ڕۆژ بە ڕۆژ گرانی دێ، برسێتی دێ، نامەتی دێ، بێڕەزی دێ بەرامبەر خەڵکی کوردستان. ئەوەی خوا پێی ناپۆشە یەکێتی پارتی ئەو دوو بنەماڵە ئەو سەرۆکایەتێ بە میلەتی کورد دەکەن. الله ئامن و خاچی سەرەت خوا خۆتۆڕی ئەو میلەتە لەوانە بکاتەوە. الله ئامن خوای ئەوانە لە ناوچن، خوای هەزاران خەڵک ئێستا لە ماڵێ دینارێکی لە جیرفان لێ پێی خۆشە بتەکەن دکتۆری چارەسەری پێ ناکرێت. هەمووی ئەوانە سەبابن. ئەوانە دزن، دەردەر ڕێگرن، مافیان، خۆ فرۆشن، خاک فرۆشن، هەموو شتێکی دەیکەن لە پێناوی مانەوەی خۆیان. خوا لە ناویان با، خوا لە ناویان با، خوا لە ناویان با. ئیتر سوپاس خواحات. زۆر سپاس بۆ مام جەوهەر لە کوێیەوە.
دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئاوات وەردەگرم لە سلێمانی کاک ئاوا سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوا لێبێ کاک دانیال گیان، سلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک ئاوات گیان. لەسەر تەوارەکەت حەز دەکەم تەوارەکە لە بەرنی خۆتەوە گوێم لێ کاک ئاوات گیان، بابەتەکەمان لەسەر نەبوونی دەرمانە لە نێو نەخۆشخانەکاندا بۆچی تا ئێستا ئەم کێشەیە چارەسەر ناکرێت و وەزارەتی تەندروستی حکوومەت هەمیشە کەم تەرخەمن لەم بابەتە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە ئەمە کێشەیەکی سەرەکی لەلایەکەوە کۆگاکانی دەرمان یاخود کۆمپانیەکانی هێنانی دەرمان مانگرتنیان ڕاگەیاندوە لەوەی کە شایستەدارایەکانیان بۆ سەرف ناکەن تاوەکوانیش دەرمان دابین بکەنەوە. بە تایبەتی تر ئەم بابەتە لە سنووری پارێزگای سلێمانیدا زیاتر بوونی هەیە. ڕاست ئەگەر بە هاوکارانە بۆی 2 دقە 3 دقە هاوکاری بکەن یارمەتی تەوەرەکە بکەم زۆر مەمنونم خزمەتتان فەرموو. ئەگەر پرسیارێکت لێ بکەم لەوانەیە بتوانی جواب بیتەوە، ئەگەر جوابی نەیتەوە من لەباتی تۆ جواب بێمە بۆ بتوانم لەسەر تەوەرەکە قسە بکەم. لە خزمەتە پرسیارەکە وەیە لە حکوومەتی هەرێمی لێ دەرکە لە وڵاتانی جیهان ئەگەر میلەت کێشەی ئەگەر هاوڵاتیان کێشەیەکیان هەبێت چێ بۆیان حلەکە؟ بێگومان حکوومەت بۆی حەلەکات. بێگومان حکوومەت کەواتە لەم وڵاتی ئێمەیە کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەت خۆی کێشەی دروست کردووە، خۆی قەیرانی دروست کردووە، خۆی قەیرانی دەرمان و بەنزین و هەتا کۆتایی دروستی کردووە. ئەی چه حەلیکە کەس لەبەرەوە ئەم کێشانە چارەسەر نابێت. کێشەی دەرمان بە تایبەتی حتا ئەم بەرپرسانی خۆمان ئەم دوو حیزبە کاریشیان کردووە کە قاچاقچێتی یا بابڕین پارەپیاکردن لە ڕێگای دەرمانەوە بازرگانیەکەن و دژی میلەت وەسەڵنەتەوە. ئەنجا حەزەکەم شتێکیکە بڵێم کاک دانیال گیان. خزمەتتان کاکەوە. ئەمە تەلەڤیزیۆنی پەیامە. بەڵێ. تەلەڤیزیۆنێکە کە وای دانێ بەڕوون و ئاشکایی با بڵێم مامەسا عەلی بافیلی بەڕێز بەڕوون و ئاشکرا ڕووە کاتە جەماوەرەکەوە ئەی خەرکی جەماوەی کوردستانی بەشخواردوو. 1 ساڵە ئێوە دەنگتان ناوە بەند و پارتە ئەوە حاڵە ئەوە گوزەرانتانە وەرن ئێوەش هاوکارماون بۆ ئێمەش توانین گۆڕانکاری لە ژیانیەوە بکەین کە خەڵک هاوکار نەبێت ئیتر چارەسەر چۆچۆنی ڕۆیە چارەسەر ڕوو نایە ڕووگۆڕانکاری ڕوو نایە بە هیچ شێوەیەک. کاک دانیال گیان یەکشتی کەس با بڵێم میتر لەمە کۆتایی قسەی منە. من کتێبم زۆر خوێنەوە لە مێژووی مرۆڤایەتیە هیچ دیکتاتۆرێک وەکو ئەم سەرکردانەی کورد جزئی میلەتەکەیان نەوەستاونەتەوە. حتا بوونەتە هۆی ئەوەی کە بەپارەی میلەت دەنگی حەقیان کڕیوە، مامۆستای مزگەوتیان کڕیوە، مامۆستای زانکۆیان کڕیوە، ڕۆشنبیریان کڕیوە کە لە حەق دابن. ئەمەش کارێکە کە لە هیچ لە مێژووی هیچ مرۆڤایەتێکە هیچ دیکتاتۆرێک نەیکردووە. لەبەرەوە هەتا ساحێبی ئەم دوو پارتە بین قەیرانەکان زۆر بن هیوای سەرکەوتن بۆ تۆ خوازن هیوادارم لەم بەرنامەیە بەردەوام بی ئەگەر 10 ساڵی پێش شەڵای یەکتری ببینینەوە ئەگەر ئەم دوو پارتە لەسەر ئەم ڕێکاری خۆیان بن قەیرانەکان زۆرتوێنێت و بە ئامانجەکەشی بەڕووخانی ئەوانە بێ لەگەڵ ڕێز و خۆشەویستیم زۆر سڵاو ڕێزمایە بۆ هەموو لایەک خواحافیز. عزیزی ئەمەی کاگاوەتگیان سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد لە ڕانێ وەردەگرم. باوکی محەممەد سڵای خوات لێبێ. کاکە دانیار سڵاو خۆی گەورەت لێبی برای. کە سەلام و ڕەحمەتوڵڵا. سپاس بۆ جەناب بێت. وەڵی کاکە دانیار من تەئیدی قسەکانی هەموو مام زەوهەری دەکەم بەڕاستی حەزم لێیە منیش هەم لەسەر بابەتەکە قسەم کەم هەم لەسەر ئەو بابەتی تۆپبارانە چکە بەڕاستی ئەوە کارەساتێکی یەکجار زۆر دڵپەزێن بوو ئیمڕۆ لە هەرێمی کوردستاندا ڕوویدا با سەرەتا تیشێت خەمە سەر ئەو بابەتە گەرمەیانەوە. کاکە دانیار زۆر بەداخەوە یعنی هەڵوێستی سەر و کۆمار سەرۆکی حکوومەتی عێراق یعنی حیزبەکانی بڵین بەغا دەبینی یعنی بەس قسەیە بەس قسە ئیدانەی ئەو کارەساتە دەکەین و سەر کۆنەی دەکەین و پێشێلی خاچ تخوا ئەوە هەڵوێستە تخواحی و شەرم و حیا ناکەنەوانە برێن ئێمە سەر و کۆمار و سەر و حکوومەت و سەر و پەرلەمانیم تخوا وڵات پاراستن ئاوا دەبێتن ها
باشە خۆ هاوڵاتێکی ئەم وڵاتی خۆ بکوژێ، ینی ئەمڕۆ ئەوەندە زانیاریمە بێ 9 هاوڵاتی شەهید بوون لەو بردومانەدا. کاکە گیانەوە تەحدا برایەکەی من ئەوە تەحدایە، یعنی ئێستا ئینسانی عێراقی تاچی عێراقی ئەگەر برێ 100 خۆزگە بە خۆش سەدام حوسێن، ئەوە سەدام حوسێن لەسەر تەختی کۆماردا پیاوە کەم لەو تورکیای تۆپەچی بە عێراقەوە بنێتن ها؟ والله یەک سیاسی لەو عێراقی شخصیەتی نییە، والله یەک سیاسی لەو عێراقی سام و هەیمەنەی سەدام حوسێنی نییە، هەر هەمویان بە قوربانی وی بن. بەڵام ئەویش خۆ تێپەڕی، بەڵام بۆ میلەتەکەی خۆی زۆ خراپ بوو، بۆ دەرەوە پاڵەوان بوو، بەڵام بەداخەوەیش بۆ میلەتی خۆی کەسێکی زۆر خراپ بوو. کاکە دانیار من کەسێکم لەو کەسانی کە ببنەماڵەوە 11 قوربانیم داوە بەدەستی سەدام حوسێنەوە، بەڵام ئێستا من زیاتر دەترسم لە سەردەمی سەدام حوسێن. ئێستا هیچ کاتێک هەست بە ئەمان ناکەم ئایا بلندرمەی تورکی بێ یا ئەوە تا پازاری ئێرانی بێ، درۆنی تورکی بێ یاوە تا درۆنی ئێرانی بێ، ئەو کات دەستر لە سیاست نەرابا هەرز و ناموس و ماڵ و هەموو شت پارێزرا بوو. کاکە جان ئەگەر تەداخولی سیاستن نەکردبایە براکەی من ئێستا تاچی عێراقی لە بەسرا ناتانم بێمە تا بەسرا بەگشتی، بەڵام بە تایبەت لە هەرێمی کوردستان هیچی ژیانی ئامن نییە، نە بە شەو نە بە ڕۆژ. باشە من یەک شت دڵێم، ئەو بەرەی کە تۆپەکانی پێوەنرا تخوا پیاوێک و سەردارێک و لیوایەک و سوپایەک و هێزێکی سەرداری تێدا نەبوو، هەر سێ تێبگرتەوە. ئەی باشە تۆ چی چکرد بەدەستەوەیە؟ ئەی باشە تۆ چی تۆپ و ئاربیجی و زری پۆشت پێیە؟ یعنی لەو بەرەوە تۆ باران بکرێت، تۆ تەمەشاکێ غاردە بریندارەکان هەربگریە و باوکی محەممەد من پێشتر پێش بەرنامەکە سێری هەنێک لە میدیاکانی سەر بەدەسەڵاتم کرد، یەکسەر سەرۆکوەزیرانی عێراق و عێراق تۆمەتبار دەکەن بۆی کە ئەم بردومانە کرا ئەوان بێدەنگن لە کاتێکدا لە خاک کێرەمی کوردستاندا ئەم شتە. کاکە دانیار ئەوە قسەی دوول لە ڕووزە نابێت، با برێن بەتاڵ کەلیماتی تر بەکار نەینم. کورە براکەم ئێستا تۆ دوو ماڵەوە بەر لەو بەرن، یەکەشان بەردی تێدەگرێت، جامی دەشێ ساری بریندار دەبی، منداڵی سەری دەشێ، منداڵی دەستی بریندار دەبی، یعنی ئەتوو دەبی برێی دانیشتی تەماشاکەی لەبەر میدیا قسام بکەی. ئێ باشە ئەتوو ئەدی بە چ سەرداری، ئەدی ئەتوو بە چ حکومڕانی، ئەدی بە چوو ئاسایش و پۆلیس و زێرەبانی و پێشمەرگەت هەیە. ئاخر کاکە هەندێک شتێ منطقی نییە، نامەنطقی نییە، ئەی بە بێدەنجی، ئەی بە بێغیرەتی ئازان لە بۆ هاوڵاتی خۆیان کە خۆ پیشاندان دەکات لە پێناوی ئاو کارەبا و موچە سیلولەی فەنجی تێ لە سینجی بکاتن لە بەروەی چەکی بەدەست نییە. خۆشتر محیا ناکەن، هەی داوەشتێنەرێ وەڵا خوا بۆ خۆتان پێکلاوە حکومڕانە، ئەم بۆ خۆتان پێ والله عیبە کاردانیار خۆ من يعني هیچ مزاحمی منە بابەتە، بەس کاکە عیبە هەمومان پێمان ناخۆش، هەموو تاکێکی کورد ئەم ڕووداوی پێ ناخۆش بەڕاست. ئینسان خۆشە لە دنیادا خۆی گەورە دەفەرمی فەلا تەخافوهم وخافوني إن كنتم مؤمنين، يعني أو نترسانوي دوام دفتر شرطك لإيمان، شرطك لإيمان من ترسم لو دزي وزردو مافيا تركيا أمريكان نية لسر كلمة حق لبيناو خليني هاولاتي وخليني هاولي اجتماعي كان يخون بيلن منك يا نازن من يقدر دمرم لبيناو كلمة الحق بدمي بمرم أفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر كاك عيبة توزخ يدتان بيتبريا، يعني لبر مايكا كان كده متساوتان دبينين شر ما بيتا نبي برين ايوه بوين ايوه حكمران وبربرساني ايمن ايوه باريزراني خوين ومالو ارجو ناموسي ايمنا عيبة توزخ غيرتان تيدا حبيب الامر بدجرنان توزخ نرمونياني ورحمشتان نبي بالامر بملتكي خوتان روشك دادي لكم الجير بيو نعلي جنو من ضالي او ملتي خوتان اقل لسر او فلانتان اوا بردوابن عيبة بنزين فري او نية كهرباء نية قرماية موسى كز نازاني كي يدري كي نادري او جدين سر شقان دواء ما في قمان دكين بقول لي جاسو خفروشو كوي لو خير ركاتان والله ما ددنا او شيرتانا برامبر زور باش باوكي خاپيونيت لسر يلا با اواني كج درفتيانه بقصب كان زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیۆ لەگەڵمان ناو دەچمە لای کاک عەبدوڵڵا لە چوار قورنە. کاک عەبدوڵڵا سڵاوی خوا لێبێت، بورەکەمێک چاوەڕێت کرد لە خزمەت هەین. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشي أنا ساجان. سرد وتشام كعبد الله جان تو باشيت.
ولا نامە حکوومەتی فیدرالی بەغدا تەنانەت بۆ خود حکوومەتی فیدرالی بەرامبەر بە خود ڕابۆستەدەنا حکوومەتی فیدرالی نه حکوومەتێکی ترسەنۆر حکوومەتێکی پارەخۆر جێشێکی ڕاوێتوە بەس نیشتی مەسرعاتی گاتە نیشتی مەسرعا نیشتی مەسرعاتی سەمی لە گران کرد هەندی بریشتان خۆ پارەوەری هەر چون دێک هەر سمیێرە دینار وەردەگری بەدەنیا هەڕێش بەرە بە 50 توجی ڕەماشا دەبێت بەرامبەر نیشتیازام دەوێرن دەیهاتێکن زام دەوێت تەنانە بەرامبەر بەکوێت ئامادەیە کار هەیە ئامادەی بۆ ئێستا داتی ئێقەدور شەڕی جومەکەی دەگەر قاسی سلەیمانی هینا بۆ داتی ئەدوغانی بری بۆ قاسی سلەیمانی هاتن کەرخوشان دادی کرد نەوشان دادی کرد بۆ ناتی دکترشار بۆ ناتی دارو بەریە دەست کەرخوشێرە لە قازار و لە جەیشی عێراقی و لە حەزبی شەعبی ئەی بۆ ئێستا ناسیرە بەگریشیانەدا ئەساد هەدە عەبادی دەتەما خۆ ئەوجێنەوە هیوادارم یەک بەڵام بەلکتەنەدا لە پەرلەمانی عێراق ئەو نوری مادنی لەو سەنجان پێرەدا عبد سنجان بينه يكفر روماني كردي السنة عربي سنة سنجان بينه سنجان من العراق جاري كاول بده هذا جاري كاول بده كنوانا فكما كاول في العراق كنوانا كما تقول دارو بيزدار 1000 كسي كش أرجو قال 1000 كسي دو العراق يا كش بابا فوق ناس ناس ولا في ناير هذيك في ناير هو في الدنيا ما عليها شيء يناير ولا بعد كم خوي كاك عبد الله دەزانی بڵاوکە لەوانەیە نەباتە مانگێک دوو مانگێکی کە بەرپرسەکانی ئێرە دووبارە دەستەوە تورکیا شەریکنەوە ئەوە بە مشتەرەکن وێرانە تورکیا سووریا شتەکە دیارە خوازکرایە زۆر باشە زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوارقونەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەمین لە سەی سادق وەردەگرم کاک ئەمین سڵاوی خوات لێبێ السلام عليكم براجع. عليك السلام ورحمة الله براجع. سلام عليكم. والله كاجا زاني بو يكون بو توري برنامجه. جا. أوشار فرقني أوشار هالجالة دسارة. يقوم. سعره ببدل معني به. يعني أما ودركها كأما لمراتا سحب معنية أو كحكم راني أما حكا شلا أولياء شلا بقى. أما أنا خلقي بازر قالين أما أنا مسجد الصلاة أما أنا كومالي تشاو شنوي فرعون آثار بل بنا درجان أم خلقه. هیچ کەسێک گرنگ نە بەلایەن لە وڵاتە دیگە لەو کۆیلانەیە بە دەوری خۆیانە یعنی دەرمان لە خەستخانە دەرمانی و خزمەتگوزاری نیە کێشیان نیە خوان ئاڵەمەتی ئەگرن ئەچین بۆ ئەوروپا بۆ ئەمریکا و دوای ئەویشە وڵاتی قەسفەکە یعنی ئێشتا بەم قەسفیشەوە ڕازین بە کۆلایەتی بۆ تورکیا ئەوەی لە بەغا ئیدانە و نازانم ئەی وشورەی وەڵای ئەوەیشن جوابەیەتەوە قەسەم بەخوا پێ تەرێکە بێتەوە قەسەم بەخۆتە جواب ئەو ئینێنەوە ئەڵێ بارانە دەکەین أخي والله أو إدانة بقرآن أو نمنا عليه أها يعني دولار جنابنا وقو فيها بيد صلاحها عليه بردي جورا نشانين عاوشنيتي أما أود درخك حولاتي أمولاتي لا أوان هيج نية إيش قيمتي كيمية أو حولاتي أمولاتي بكردو بعرب وبشعب بسنو يعني كنيا وقو كمرة مرمارات سيداً أنت دكتور في زمان بكوش يعني درمانيات نخدم الجزاريات نهيج براتي خلقي أمورات النازل من بقي سريلانكا إما كم يجي كمان نبغى خالصا سلسلة كان راونا من هذا أمانة براتي شيء فرعون يكن سيس على كان بمخلكه أم جارو شقال لو يكخوش ناتوانه هیچ قصه بکاوی هیچ بیاره اگه هیچ قصه تو مدی و دروسه اگه واسه دو بیاری کنار لگن صارت ای خرد اصلی پاکو نازم کیو لبغاش هموش بنوتو بپارو بازگانه بسراوتو يعني براسي من بزين بقوم على ذكر ملاطاعي وكو كواجي بازگاني شيء اكيد يعني همو تركيزي كان لسر باري نوتو اويا يعني والله راس مام كاكا زانيا براسي خلقي يعني انا امد بو خلقي شاوري او در شيء بو در كويك بيشواتي كايك يعني بيشو كزنيه براسي يعني واليات وامرات من يعني الدنيا قيامتيه نكسي وهو اوي من كذا هنا كم جهاد كم ولا في رايح ويجيب جهاد كم بدنيا كزني يعني على ما مسا زين المكوتاي بيقسي انا على ما مسا وتبي كاكي جانوش كانوا روجو كانوا حش كانوا كل جيش كانوا في الجنة قودنا راسنا براسي خلي وايلي نيو الدنيا ونيو قيامة جزازنا الدنيا قيامة جزاز وخوش بكازنا رجع دەسەکانە خۆش بێ کاگە میان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵازان خۆشەویستان لەم دۆ خراپەی ئابووریداوە لەگەڵەوەشدا کە بە ڕێژەیەکی زۆر کەم هەلی کار هەیە و دامەزراندن نییە
و ڕۆژ لە دوای ڕۆژ گوزەرانی هاوڵاتیان ڕوو لە خرابوون دەکات لەلایەکەوە کە ئەگەر لە خێزانێکدا کەسێک نەخۆش بکەوێ بچیتە نەخۆشخانەکانەوە کە لەگەڵ ئەم بارگرانی ئابوووریەدا پێداویستی دەرمان نییە ناچار دەبێت کە لە دەرەوە دەرمان بە نرخێکی زۆر گران بکردی بە تایبەتی تر لە نەخۆشخانەی هیوا کە ماوەی چەند ڕۆژێکە گرفتی نەبوونی دەرمانیان هەیە و لەوێ دەرمانەکان بە ڕێژەیەکی زۆر گرانن و نەخۆشەکان ناتوانن لە دەرەوە ئەو دەرمانە بکردن کە ئەمەش کێشەیەکی گەورەی بۆ هاوڵاتیان دروست کردووە بەداخەوە زۆرێک لە چاودێران و بەشێک لە پەرلەمانتاران هۆشداری ئەویان داوە کە دۆخی ژینگەی لە رێمی کورساندا ئەو دووکەڵە خراپەی کە لە رێمی کورساندا هەیە لە گاز و لە ئۆتۆمبیلەکانەوە دەردەچێت و ئەو کوالێتە خراپە بنزینەی کە ئۆتۆمبیلەکان سەرفی دەکەن هەموو ئەمانە کاریگەریەکی زۆر خراپی هەیە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ئەمە لە لایەکی دیکەوە خۆراک و خواردن کە بە ڕێژەیەکی زۆر ئەویش کاریگەریەکی زۆری هەیە لەسەر دروستبوونی ئەو نەخۆشخانە درێژخایانانە وەروەها نەخۆشی شێرپەنجە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێکی زۆر لە پسپۆرانی خۆراک ئاماژە بۆ دەکەن کە کوالەتی خراپی خۆراک کە دێتە ئەم وڵاتەوە هۆکارێکی سەرەکیە بۆ خراپبوونی تەندروستی و توشبوونی نەخۆشان بە نەخۆشی شێرپەنجەکە مەش کاریگەرێکی زۆری خراپی کردو سەر هاوڵاتیان دەچمە لای پەیوەندیکی دیکە کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا سڵاوی خوان لێبێ سڵاوی خوا لە تلۆ هەموو بینەرەکانت کاک دانیار سەر هەردوو چاوم کاک پۆڵا گیان سەرەتا وەکو گلەیەک چەند دەمێت پێش ئێستا باسی دیکتاتۆرەکەی گۆڕ بە گۆڕەکەی حۆزتان کرد بەڕێزت گوتت بەرامبەر دەرەوە پاڵەوان بوو نەخێر لە ناو کونەڕێویەکە لەژێر دەستی سوپای ئەمریکا گیرا پاڵەوان نەبوو بەرەسەری کورد پاڵەوان بوو سیفەتی سەدامت بۆ باس دەکەیت بۆ ئەوانەی خۆیان بە کورد دادەنێن شەرم بیان گرێ ناویان نەیت ئەم کاترین مرۆڤ لە گۆی زەوی سەدام بوو مامەحاکەکان و مناڵی تاوای زیندە بەتاڵ دەکرد بەدڕەوشترین کەس لە گۆی زەوی سەدام حوسێن بوو وەڵای کاک پۆڵا من هیچ کات ڕێگە نادەم بەوەی کە وەسف و سەنای ئەو دیکتاتۆرە بدرێ هەر خۆشم بنەماڵەکەم 11 شەهیدم هەیە کە بەدەستی ئەو ڕژێمە شەهید بوون ینی ئەمە لە لایەکی دیکەوە تەواوی مێژوو بخوێنەوە و خوێنڕێشترین دیکتاتۆر بۆ ئەمەی کە ئەو ئەنجامی داوە ڕێگا بدە ترسنۆترین سەرۆک بوو لە هەموو زەوی بێڕەوشترین سەرۆک سەدام حوسێن بوو و ئەوانەی لە هەولێریشن داوەڕێکە باوەیەکی تر تۆ ژن و منداڵی کورد ئەسفان دەکەن لەنا هەولێر خەسر دەماغی ئەو ملەتیان کردووە ئیرادیان تێکشتاوە بە دیژاتەوە دیان نە هەولێر بەڵێن ئێمە برای عەرەبین سەدام پیاو بوو ئەوەی خۆی بە پیاو بنێ سەدام لەلای ئەو پیاو نەبووە هەر کوردێ کورد بێ مەرد بێ سەدام بە پیاو دانانێ کاک پۆڵا بەڵام یەک شت هەیە ئەگەر ڕێگە بێ بنیش بدەیت ینی حکومڕانی ئەمان ئەوەندە خراپە ینی خەڵک وای لێ هاتووە تەمەنا بۆ دیکتاتۆرە دەخوازەوە ینی ئێمەش بێ ئاماژەیەکیش بۆ بکەین کە خراپی ئەم حکومڕانی وای کردووە کە ئەوان ئاوات بە حکمی ئەو بخوازن کاک دانیار بوارم لە خزمەتام بەڕێزی کاکی من ئێمە خۆ بە ورد بیر ناکەینەوە ئازەکار نین بە بەنزین وەک ئەو تاڵانسیانەی خۆمان بیرکەینەوە ئەوانەش کۆی نیشتیمانیان شکان دەوڵەتسەڵاتدارانەی کیان هەیە پێ ئایا بڵێن کەسایەتیان هەیە کەسایەتیان تێکشکاوە ئابا هەڵگرن سەرچۆڕن خاک دەستیم دەکەن ئێمە نابی وەکووان بیرکەینەوە وەکو ئەوان و منداڵەکانیان کاوانی کۆمپاڵ یەدین پارێزەریش کۆینەتەوە بین مرۆڤ پیرۆزە کوردستان پیرۆزە ئاخر گرەیەکشم ئێوە هەیە کاکە یەکەم جارە کۆمەڵی دادگەری هەڵوێستی دەبی لەسەر بۆردومانەکانی تورکیا بۆ تا ئێستا هەڵوێستان نەبووە خوێنی کورد ئاوە هەڵوێستەکەمان بەپەلە لەسەر شاشەکە دەرەکەوێ یەکەم جارە چونکە عەرەبن ئاخر بڕاوکە بۆ هەموو بۆردومانی هەڵوێستیان نەبوو بڕوا بکە پەیوەندی بەمەوەیە کاک دانیار دەربارەی تەوەرەکەشت من حەق دەڵێم ینی بەس حەق پێم خۆش هەموو جار حەق بڵێم ینی ئەوە ڕانە ڕەبتی بە بەرنامەکەشمانەوە نەبێت یەکەم جارە ئێوە لەسەر کورد بە جواب نەهاتنە لەسەر ئەو عەرەبانە بە جواب بەخواوان نییە دنیا بەوان نییە بەڵگەم پیشاندا دیکۆمێتەکاتان ئەرشیفەکاتان نیشانم وەرە من لە دوایی لە فەیسبوک هەموو ئەو هەڵوێستانە بۆ ئەنێرم ئەوانە کاکە خاک نما دڵسۆز نما نیشتیما پەروەر نما هەمووی هەڕاست دەکرێ هەندێ بە ناوی سەب هەندێ بە ناوی ئیسلامی هەندێ بە ناو ئەلمانی شکۆی کوردیان نهێز پیرۆزی خاکی کوردیان نهێز ئاخر مکسگلەی لە بەنزین فرۆش بکەم سەرکردەکانمان گاز فرۆشن بەنزین فرۆشن خاک فرۆشن گلەیی لەوان نەکەین دەبێت لە سەفرەوە بنیاتی تاکی کورد بنێن دەبێت تاکی کورد باوەڕی بەخۆی هەبێ بە
بە شاڵ و باڵای دکتۆرەکەدا نەڕوخێ عەرەب نێستە ناو ماڵەکەی بەدەستەوە نەیباتە ناو ژن و منداڵەکەی ئاخر ئەمە پەیوەند لێقمان بە عەرەبەوە هەیە وای گەورە وەسیوانی بۆمان کردووە ئەوان ئەشەد و کوفران و نیفاقن ئێمە مرۆڤدۆستین پەروەرین بەڵام لە دوور و نزیکەوە بۆیە تاوەڕێ لە هیچ دەسەڵاتدارێکی کوردی مەکە خزمەت بەو نیشتیمانە بکە دووبارە دەست خۆش سەرم یەساندی وەک لە یەکەشم بگا بە کۆمەڵ لەمە دووە کە کورد بۆ باباران کرا ڕۆکەکان هەڵوێستانە خوێنی کورد ئاو نییە خوێنی عەرەبدا ناخوێندی عەرەب پیرۆزیە پیرۆزی خۆی با بۆ خۆی دێ بەڵام کورد پیرۆزە خاچی پیرۆزە و کورد خوای گەورە ئێمەی بە کورد خەڵق کردووە نەک بچووک بین نەک عەبا هەڵگر بین نەک عزت زۆر سپاس بۆ کاک پۆڵ وەڵازان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لەسەر بێ فەرموویەتی